خوای گەورە میهرەبان دەفەرمێ فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك. إبراهيم پیغمبر صلى الله عليه وسلم للشام دژیا هەندێک جا دەچوو سەردانی خێزانی هاجری خێزانی دەکرد لەگەڵ ئیسماعیل پێغەمبەردا صلی الله عليه وسلم. کاتێک کە لای ئەوان بوو شەو خەوی بینی، خەوی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەمووی حەقە و وەحیە بە فەرمانی خوایە، وەکو خەوی ئێمە نییە. شەو لای خێزانەکە و مناڵەکەی ماوەتەوە تەنها یەک مناڵی هەیە بە تەمەنە و ئەختیارەوە چۆتە ساڵەوە. لە خەوە تەماشای کرد کوڕەکەی خۆی سەر ئەبڕێکە ئیسماعیلە سەلامی خوای لەسەر بێ. کاتێک کە بەیانی کردەوە پیاوێکی بە تەمەنی ئەختیار تەنها یەک مناڵی هەیە، ئیتر نە کچی هەیە نە کوڕ، چۆتە ساڵەوە. ئینسانی کە چووە ساڵەوە زیاتر پێویستی بە مناڵە. خوا تاقید دەکاتەوە بە هەموو شتێک، بە خۆشی بە ناخۆشی، با خۆشەویستی خوابی، با ئەولیای خوابی، با پێغەمبەری خوابی سەلامی خوایان لەسەر بێ، خوا تاقید دەکاتەوە. خوا عالمە تۆ چۆنی، بەڵام بۆی بۆ خەڵکی بسەلمێنێ کە خۆشەویستانی خوا چۆنن. بەڵێ بەیانی فەرمی ئەی ئیسماعیل کوڕەکەم ئەم شەو لە خەومدا تۆم سەرە بڕی، تۆم دەکرد بە قوربانی. بەڵێ خوای گەورە مناڵت پێ دەبەخشێ، بەڵام هەر خوای گەورەشە مناڵەکەت لێ دەسێنێتەوە، هەر خوای گەورەشە مناڵەکەت نەخۆش دەخات، هەر خوای گەورەی تاقید دەکاتەوە مناڵەکەت تووشی بەڵاو مصیبەت و کێشە و ناخۆشی دەکات. ئینسانی ئیماندار دەبێ خۆڕاگر بێ. ئەوە تا پیاوێکی بە تەمەن سەلامی خوای لەسەر بێ خەلیل اللهە، خۆشەویستی خوایە سەلامی خوای لەسەر بێ، بەو پیریە بەو ئاخر تەمەنیە خوا تاقید دەکاتەوە. ئەمە بەڕاستی مصیبەتە. ئینسان ئەگەر لە مناڵیدا لە گەنجیدا مناڵێکی بمرێ وەکو نییە لە بەتەمەنیا مناڵێکی بمرێ، فەرقی هەیە زۆر. خوا ئیشەکانی جوانە. بەڵێ تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ پێی فەرموو کوڕەکەم لە خەومدام تۆم سەرە بڕی. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بە بەرچاوی خۆیەوە ئاوە بەرچاوی خۆی و کوڕەکەی غەرق بوو خوا خنکانی. ئەمە ناخۆشە بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیبراهیمی کوڕی بە باوەشیەوە گیانی دەرچوو مرد، کەواتە خوا تۆش تاقید دەکاتەوە. ئەم بەسەراتانە کە باسی دەکەین بۆی دەرز و عیبرەت و ئامۆژگاری لێوەرگرین. کوڕەکەم بەڕاستی ئەم شەو لە خەومدا تۆم سەرە بڕی بە فەرمانی خوا. ئەو خەوا پەیامێکە بە کوڕەکەت بڵێ